زیانەکانی وەستاندنی هەناردەی نەوتی هەرێم گەیشتۆتە چەند؟ بۆچی دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ناکرێت؟ ئەم کاتتان باش، منشەتی ستاندەرتان پێشکەش دەکەین. ساڵێک تێدەپەڕێت بەسەر بڕیاری دەستەی دادوەرانی دادگای پاریس بۆ وەستاندنی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جێهانی تورکیاوە. کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستانیش لە ڕاگەندراوێکدا ئاشکرای دەکات زیانەکانی وەستاندنی هەناردەی نەوت گەیشتۆتە 11 ملیار دۆلار. لە ڕاگەندراوەکەدا کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئاماژەیان بەوەش کردووە پاش تێپەڕینی ساڵێک بەسەر بڕیاری دادگای پاریس بۆ ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان هیچ بەرەو پێشوونێک بە ئاراستەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بوونی نییە. لەبارەی زیانەکانی وەستاندنی هەناردەی نەوت کۆمەڵەکە ئاماژەی بەوە کردووە عێراق نزیکەی 11 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە، ئەمەش بەهۆی ڕاگررتنی نەوتی هەرێم و داهاتی کۆمپانیاکانی وەبەرهێنانیش بە ڕێژەی لە 60 کەمی کردو. لەبارەی دوایین بەرەو پێشوونەکان لە گفتوگۆکانی تابەت بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم ئەپیکۆ لە ڕاگەندراوەکەدا جەختی لەسەرەوە کردوتەوە. تا ئێستا نا ئەپیکۆر و نا کۆمپانیا ئەندامەکانی کۆمەڵەکە هیچ پێشنیازێکیان لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بەدەست نەگەشتووە. ئەوە لە کاتێکدایە بەهۆی بڕیارێکی دەستەی دادوەرانی دادگای ناوبژیوانی پاریس لە ڕۆژی 23 ئازاری ساڵی 2023 دەرچوو لە ڕۆژی 25 ئازاری هەمان ساڵ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە وەستێنرا. دادگای پاریس لەسەر سکاڵای حکوومەتی عێراق سزای پێبژاردننی بەسەر تورکیادا سەپاند و هەناردەی نەوتی هەرێمیشی وەستان. هەرشاد بن.